ئەم ئێوارەی کورسات مەگەزین تەواو جیاوازە وەکو لێتانەوە دیارە کورسات مەگەزینم ئێوارە لە ستۆدیۆ پێشکەشتان ناکەین بەڵکو لە حوتەمین پێشەنگای نێودەوڵەتی کتێبین لە شاری سلێمانی کە بە بەشداریکردنی 250 دەستگای چاپ و هەروەها ناوەندی ناوخۆیی و بیانی کە لە 16 وڵاتی جیاوازەوە بەشداری نێو پێشەنگاکەیان کردووە. میوانەکانیم ئێوارەی کورسات مەگەزین تەواو جیاوازن کە پێک هاتوون لە وەرجێر، چیرۆک، نووس، گفتوگویان لەگەڵەکەین لەبارەی پێشەنگاکە هەروەها لەبارەی ڕەوشی کتێب و ڕەوشی خوێندنەوە لە سەردەمی ئێستادا. میوانی یەکەمی ئەم ئێوارەی کورسات مەگەزینیش بەڕێز هەڵۆ فەریقا کە بەڕێزیان وەرجێڕن. کاک هەڵۆ ئێوارەت باش بێت و سڵاوت لەوێت. ئێوارەت باش خاتون، سوپاس بۆیەوە، سوپاس بۆ کورسات و بۆم دەرفەتان. زۆر سوپاس بۆ تۆش. کاک هەڵۆ بۆچی خوێندنەوە شتێکی بنەڕەتیە لە ژیانی تاکدا؟ پێشەوی وەڵامی و پرسیارە بەم و حەزەکەم لێرە و سوپاسی کورسات کەم لە پای ئەو خزمەتە زۆری کردوێتی بە زمان بە کللتور دڵنیام هەمومان لە یادمانەکە جیلی دوای نەوەتەکەمە بڵێن دوای ڕاپەڕین جوانترینی فلان کارتۆنەکانمان لە کورسات بینی، جوانترین کلیپ و بەرنامە کللتورەکانمان لە کورسات بینی. بۆ قەرزاربارین. سوپاس بۆ کورسات. زۆر سوپاس بۆ وستایشە جوانانەی تۆ. اینجا بابینەوە سەر پرسیارەکەم. بەڵێ. بۆچی خوێندنەوەی کتێب گرنگە بۆ تاک؟ شتێکی بنەڕەتیە، شتێکی گرنگە بۆ تاک. ڕاستی وەڵامێکی زۆر دووبارە هەیە کە زۆر باوەڕپێکەریشە ئەوەیە کە مرۆڤ یەک جارەژین تەنها توانی یەک ژیان ئەزمونکەی، بەڵام لە ڕێی خوێندنەوە توانی چەندەها ژیان و چەندەها سەردەم و چەندەها کللتوری جیاواز ئەزمونکەی. تۆ لە جوگرافیایەکی محەدەدا ئەژیت و گەورە بیت و ئەمریت، چەندێک توانای گەڕانت هەبێت، چەندێک توانای دنیابینیت هەبێت، دوجار هەر مەحدودە و ژیانێکی دیاریکراوەژی. بەڵام لە ڕێی خوێندنەوە و دەرفەتەتە بێت کە هەموو کللتورەکان بگەڕی، هەموو وڵاتەکان بگەڕی، هەموو سەردەمەکان بگەڕیتەوە بۆ چەندەها ساڵ پێشمێژ و بگەڕیتەوە بۆ سەردەمە کۆنەکان تا دوایی. کاک هەڵۆ خوێندنەوە چۆن کاریگەری هەیە لەسەر گەشەی عەقڵی و هەروەها دەرونی تاک؟ ڕاستی من پرسیارە بە جۆرێک تر وەڵامێمەوە، بە جۆرێک تر پرسیارەکە بەشەکەم هەڵی تاگەر بۆم هەبێ پرسیارەکەیەوە داڕێژمەوە. ئێستەی کە لە هەوڵەکان ئێمە کە ئیش لەسەرەکەین بەڕێوەبردنی ناوەندێکی خەنجیلانەیە لە ئێستا ناوی ناوەندی بەفرا کار لەسەر کتێبی مناڵانەکەین بەتە چاپ و بڵاوکردنەوەی کتێبی مناڵان بە دیاریکراویش کتێبی زانستی و کتێبی ئەدەبی با بڵێن چیرۆک و ڕۆمان. بێم وسە پرسیارەکەی تۆ ئەو ترێ کێشەیە تۆ بیت مرۆڤ ئاراستەکەی لە ڕێی نووسینەوە لە ڕێی میدیا و لە ڕێی شتێکەوە بێ بە تایبەتی تریش مناڵ. ئێمە ئەمانەوێت لە بەفر بڵین ئاساییە مناڵێک ئاراستەکەیت کە ژینگەی خۆش بوێ، ئەم ئاراستەکردنە ئیشکالێکی تیانە. ئاساییە کێشیتیانە مناڵێک لە ڕێی بابەتی کللتوری و بە تایبەتی تریش کتێب کە بابەتەکەمان کتێبە لە ڕێی کتێب و مناڵێک ئاراستەکەی کە مرۆڤ دۆست بێ کە ژیانی خۆش بوێ. ئەم جۆرە ئاراستەکردنە ئیشکالێتێکی تیانە. منداڵێک کە بڕای بە پێکەوە ژیان هەبێ، مناڵێک باوەڕی بە کۆمەڵێ بنەمای ئەخلاقی هەبێ کە لە هەموو ئایدۆلۆژیەکانە جێگەی بێتەوە، لە هەموو سەردەمەکانە جێگەی بێتەوە. بەڵێ هیوادارم داڕشتنەوەی وەڵامەکە پرسیارەکە بەڵێ. کاک هەڵۆ کەواتە لەو قسانەی تۆ ئەمە دروستە بێ گرنگی خوێندنەوە بۆ مناڵەکان بۆ ئەوی کە تاکێکی پێگەیشت و تێگەیشت و لە داهاتووە بنیان بنرێت. دروستە؟ بێگومان ئێمە کە خوێنەوە بەشێکی زۆری سەرنجمان بە تایبەتی لای مناڵ بەشێکی سەرنجمان لای داهاتی و مناڵەکەیە. ئەم مناڵە لە ئێستەوە کە ئەتوێ بخوێنێتەوە مناڵ هەتا کتێبی مناڵانیش کە خۆناغ و توانای گەشەی مناڵەکەی لەسەر نووسراوە بۆ مناڵی 6 بۆ 7 ساڵ بۆ مناڵی 10 بۆ 12 ساڵ ئاراستەکە لەسەر مەبەستەکە لەسەر داهاتوی مناڵەکەیە. بڵێ کەواتە من کەسێکم 5 زمانەزانم باشە، بەڵام شەرتە من کە کەسێکم 5 زمانەزانم لە هەمان کاتە مەعریفەتی ئەوەشم هەبێت کە بتوانم کتێبێک بخوێنمەوە یاخود ئایا گرنگە کاتێککە تۆ 5 زمانەزانی لە هەمان کاتا بتوانی کتێبێکی باش بخوێنیتەوە یانیش زمانزانی شەر نییە بۆ ئەوی کە خوێنەرێکی باش بێت؟ ئەمەش پرسیارێکی تا ڕادەیەک قورسە. بۆ نمونە ئێمە لە ناوەندی بەفر کاتێک کتێبێک گۆرە گێڕین کتێبەکە نووسراوە بۆ مناڵێک با بڵێن کتێبەکە کتێبێکی سویدی نووسراوە بۆ مناڵێکی 10 ساڵ. ئەمە پرسیارەکەی ئایا ئێمە توانین کە کلمان بە کوردی بنووسین ئەم کتێب بۆ مناڵێکی 10 ساڵە لەبەروی کاتێک
بە سویدی مناڵێک لێ بۆ مناڵێکی 10 ساڵە بۆ مناڵێکی 10 ساڵە کە بە 9 ساڵی خوێندێتەوە بە 8 ساڵی خوێندێتەوە تا دوایی بەڵام ئایا ئەگە مناڵێکی کورد 9 ساڵی یەکەمی تەمەنی خوێنبێتەوە ئێستا بەر ئەم کتێبە بکەوێ توانای تێگەشتنی هەیە لە هەموو ئەو شتانی کە نووسەرەوێ بێڵێ ئەمە ئیشکالەکەیە بە هەمان شێوە پرسیارەکەی تۆ ئایا تۆ وەکوتت 5 زمان نەزانیت ئەو باگراوندی کە هاتە بۆ ناگەبین بۆڵێ تێکستە فکریەکان تێکستی فکری کە هەڵبەتە خۆم خوێنەرێکی زۆر تەمەڵی فکرم تێکستی فکری پێویستی بە پاشخانێکی زۆر باشێ بیاگەداری چەمکەکان بیاگەداری ئەو بی ئێستا بەر تێکستێکی فکری قورس بکەوی ڕەنگە قورس بێت لە هەموو ئەو تێبگەیت ئەمێ بڵێم ئایا تەمەن و زانینی زەمن و یاخود هەبوونی تەمەنێکی دیاریکراوات لێکا کتێب بخوێنیتوانە خوێنیتەوە نازانم بەڵام قسەکە لەسەر پاشخانی تۆیە ئایا پاشخانی تۆ پاشخانێ بووە کە زمینە سازیت کردی بۆ خوێندنەوەی تێکستێک من ئەگەر ڕێگەم بینی نمونەیەک بێنمەوە لە سەرەتای 2000ەکانەوە کە مامۆستا شێرکۆ بێ کەس ئیتر تەواو لە جیهانی هەتا عەرەبی و لە غەربیش لە ڕۆژ ئاواش دەنگدانەوەیکی باشی هەبوو کۆمەڵێکی زۆر هەبوون کە لە مامۆستا شێرکۆ تێناگەشتن ئیشکالی زۆر بۆ ئیشکالی زۆر دروست کرا لەسەرەوەی کە مامۆستا شێرکۆ ئەمە شیعر نییە ئەمە چیە کۆمەڵە وشانی بێکە و لەخۆتەوە بۆ چونکە ئەم خوێنەری کە ئەم ڕەخنەیەگرێ تەنها ئاگاداری مامۆستا قانعە ئاگاداری مامۆستا فایق بێکەسە هەڵبەت شاعیری زۆر مەزنن کە خۆشبەختانە ئەگە هەڵە نەبم دیوانەکانیان لە کتێبخانەی هەمومان هەیە بەڵام خوێنەرێک کە تەنها مامۆستا قانعی خوێندێتەوە دوای مامۆستا قانعەکە سرینی خوێندێتەوە قورسە لە مامۆستا قانعەوە کتێبەکەی قانع داخی ئێستا کشێ نیشتمانەوەکەیتەوە بخوێنیتەوە مەبەستم لە زمینە سازی و پاشخان مەبەستم ئەمە بوو دەستە خۆش بێت سوپاس کاک هەڵۆ وەرجێڕان خۆی کارێکی گرانە ئەزانم کە ئەو کارێکی گرانە بۆ کاتێکا کتێبێک وەرئەجێڕن زۆر داخلە دڵ یەکسەرەوە زۆریش کاک هەڵۆ باشە بۆ نمونە ئێمە شعرێک وەرەجێڕین نووسینێک وەرەجێڕین ئایا ئەو نووسینە بە زمانەکەی خۆمان یاخود کاتێک کە بە زمانی کوردی وەرەجێڕی بۆ زمانێکی دیکە ئەو نووسینە ئەو واتای خۆی لەدەست نایەت ینی هەندێک جار هەیە کاتێک کە شعرێکەکەیتەوە بە زمانی کوردی کە بە زمانێکی دیکەیە هەستەکەی ئەو واتای خۆی نابەخشێت کە بە زمانەکەی خۆی ئەو هەستی پێبەخشیوی دوایە حەزەکەم من دوو ئیشکال هەیە لە وەرجێڕانە تایبەت بە پرسیارەکەی تۆ کە باسەکەی یەک کۆمەڵی خوێنەر هەنەڵێن کاتێک تێکستێکی وەرجێڕاوە خوێنینەوە پێمان خۆشە ئەم تەکسێک کوردێنراو بێ تەواو بە کوردی بێ لە بەرامبەرە کۆمەڵی خوێنەری تیژێڵن ئێمە کە تێکستێکی خوێنینەوە ئەم تێکستە ئەدەبیاتی ژاپۆنی کراوە بە کوردی ئەمێ بەر ئەدەبیاتی ژاپۆن کەم بەر توری ژاپۆن کەم بەر ئەوە بکەم ئەمە پرسیارە ئایا تۆ تەوێ بەر تێکستێک بکەوی کە کوردێنراوە یاخود بەر تێکستێک بکەوی کە شوناس و زمانی تێکستی ئۆریژیناڵەکەی پێ دیارە تێکستەکەی پێ دیارە ئەلێرەوە کێشەکە دروستە بێت تۆ کام خوێنەرایانی پرسیاری دووەمیش هەڵبەتە پرسیارێکم با جواب نینەوە پرسیاری دووەم من وەکو وەرجێڕێک کۆمەڵێک هەوڵی وەرجێڕانم هەیە ناتوانم ئیدعای بکەم کە وەرجێڕم ئەو ئەزمونەکەمی کە هەمە لەگەڵ وەرجێڕانە پێم وانییە کە هیچ تێکستێکە بێ وەرنەگێڕێ پێم وا بێ هیچ تێکستێک نییە هێندە پیرۆز بێ هێندە گرنگ بێت تۆ ناتوانین دەسی بۆ بەری هەڵبەتە بیدایەت کە تێکستە دینەکان وەرجێڕاون بە قورئانیشەوە کۆمەڵێکە بوونە لەگەڵ وەرجێڕانیان نەبوونە بە حکمی کە ئەم تێکستە بە زمانی بنەڕەتی خۆی پیرۆزە هەتا دواتری ژەو کاتی کە بە کوردی لە مزگەوتەکانە خۆت بە دراوتیان نابێت بێ خۆت پەکەش بە زمانی ئەوە بێت ئەمە شێکە لە پرسیارەکان کە من لەگەڵانی من پێم وانە هیچ تێکستێک هێندە پیرۆز بێ هێندە گرنگ و ئەوە بێ کە بە زمانی یەکەم خوێنیتەوە وەری ژێڕی تێک بچێت ئەو هەستە و پێ ئەبەخشێ بە زمانێکی دیکە بە بۆچوونی تۆ وەکو وەرجێڕێک ئەمە لێرە پرسای سێم ڕۆیە هێتە پێشەوە بۆ نمونە ئەو کاتی کە باشترین نمونە شعری کلاسیکی کوردیەوە بە تایبەتی لای نالی کە بەلاغەتیشی فراوانی هەبوو بەلاغەتیشی زۆر دەوڵەمەند بوو لە بەلاغەتە ئەو ترێ نالی وەربژێڕیت نالی تێکەچێت ئەی چی لە وەزن و قافیاکەی بەڵام لێرە پرسایەکی زۆر گرنگ هەیە ئایا نالی تەنها وەزن و قافیە بووە ئەگەر نالی لە وەزن و قافیە کۆکەینەوە نالی هیچ نەبووە بێجگە لە وەزن و قافیە بەڵێ تێکەچێ و نالی وەرمەگەڕە بەڵام ئایا نالی ئەو هەموو خزمەتی کە بە هەموو بوارەکانی تر مەسەلەن من لە شوێنێکی تر لە پێشەیی کتێبێکەوە تۆ کە کۆمەڵێک شعری کلاسیکمان وەرجێڕا مە پێم وانییە مەحوی هیچی کەمتر بێت
لە ڕوومی و لە کەبیر و لەو شاعیرە گەورانەی عەرفانەی تر بەڵام ئیشکالەکە ئەوەیە کە کاتێک کەبیر وەرەگێڕێ بۆ ئینگلیزی کاتێک ڕوومی وەرەگێڕێ بۆ ئینگلیزی ئەم خوێنەرە ئەم کەسانی کە لەم کلتورە هەندی و با بڵێن ئەفغانی و فارسیاژین کە ئەم دوو شاعیرە پیان نووسیوە نایەم دیوارێک لە بردن تویا دروستکەن کەبیر یاخود ڕوومی پیرۆزە تۆ نابێت بیکەی بە ئینگلیزی لەبەرەوەی بیگۆڕی تێکەچێ ڕێگەیان ناوەمە بکەن کە بەداخەوە لە بیدایەتە کە لە سەرەتایەکە ئەم شاعیرانە کوردانە کە وەرجێڕاین بۆ زمانە بێگانەکان تووشی ئەم بربەستە بووین کە تۆ نابێت نالی وەربژێڕی لەبەرەوەی کە نالی تێک وەرەگێڕی وەزن و قافیە تێکەچێ بینەوە سەر پرسیارەکە ئایا نالی بەس وەزن و قافیە کەواتە وەڵامەکەی چییە؟ وەڵامەکەی وەیە کە بەڵێ ئەتوانی تێک هەموو تێکستێک بخوێنیتەوە هەموو تێکستێک بۆرجی هەموو وەرجێڕان هەمان هەستیش و بەخشێ هەمان هەستیش بەخشێ بەڵام لێرەیە ئەوەی کە گرنگە ئەگەر قسەکە لەسەر گواستنەوەی هەستە ئایا ئەم وەرجێڕی کە وەرێگێڕێت و بیرمان نەچێت لە پاڵ وەرگێڕانە کەسێکی تر هەیە پێڵێن ئیدیتۆر بۆ نمونە من ئەتوانم تێکستێکی ئینگلیزی بکەم بە کوردی لەبەرەوەی من زمانی دایکم زمانی کوردیە بەڵام کاتێک زمانی پێچەوە ناکەم لە کوردیەوە بۆ ئینگلیزی ناتوانم من زمانی دایکەکەم ئینگلیزی نییە پێویستم بە ئیدیتەرێکی ئینگلیزە لەگەڵ ما بێت ئەنجا ئەمەشە سەر ئەوە ئیدیتەری کە من شعر وەرەگێڕم باشنیشتەوەی خۆی شاعیر بێت یاخود ئیدیتەری شعر بێت و بە هەمان شێوە ئێستا هەوڵ هەیە کتێبی کوردی بۆ بەتایبەتی کتێبەکانی کاک بەختیار کە گرنگە لێسەوە باسی بکەین دوایش پێم خۆشە لە خاڵێکترا بێمەوە لای کاک بەختیار کە ئەکرێن بە ئەڵمانی ئەو وەرگێڕانەی کە ئیشان لەسەر کردووە ئەوانش پێویستیان بە ئیدیتەرێکی زمانی دایک و زمانی دووەمە بووە ئایا ئینگلیزیە ئیسپانیا یاخود ئەڵمانیا وەڵامی پرسیارەکەی تۆ بەڵێ ئەتوانی هەموو تێکستێک بۆ هەموو زمانێک وەرگێڕی هەمان هەستیش بگەێنێت بە مەرجێک وەرگێڕەکە لەناو دەقەکەی ژیا بێت و ئەوی کەوترێ فەهمی دەقەکەی کرد بێت زۆر باشە کاک هەڵۆ کاتێک کە کتێبێک هەڵ ئەبژێرەکاری وەرگێڕانی بۆ بکە لەسەر چ بنەمایەک ئەم کتێبە هەڵ ئەبژێرێت دیسانەوە حەزەکەم تۆزێک پرسیارەکە ئەو بکەم لە ئێستەیە تۆ پرسیارەکەت لە من کرد بەس حەزەکەم بە گشتی بڵێم کاتێک وەرگێڕ دەسیاتە کتێبێک بە کۆمەڵی هۆکارم کتێبە هەڵەبژێرێ بۆ نمونە دەستگا هەیە خۆی وەرگێڕە دۆزێتەوە ڕایسپێرێک کتێبێکی دیاریکرای بۆ وەرگێڕێ بۆ منە دەستگا ئەلف بەدوای وەرگێڕی ئەلفاگەڕە لێ پێویستمان بۆیە تێکسی تۆمان خوێنێتەوە کارمان لەگەڵا بکەین ئەم تێکستە وەرگێڕین کەواتە جۆری یەکەمی وەرگێڕ ئەوەی کەوتێت داوای لێکرێ فڵان تێکست وەرگێڕێ وەرگێڕی تر هەیە ئەوەی کە باسی ئەومان کرد ئایدۆلۆژیەکی دیاریکراوی هەیە بۆ نمونە من وەرگێڕێکم باگراوندێکی دینیم هەیە تەنها ئەو کتێبانە وەرگێڕم کە لە خزمەت دینەکەی خۆمام بە پێچوانەوە من وەرگێڕێکم بۆ چوونێکی لە بەرامبەر دیناوەڵی چەپم هەیە ئەو وەرگێڕانە وەرگێڕم کە لەگەڵ ئایدۆلۆژی خۆما گونجێت کەواتە بەشێکی زۆری وەرگێڕان وەرگێڕ ئەو کتێبانە هەڵەبژێرێت کە یا داوای لێکریان لە خزمەتی ئایدۆلۆژیەکەی خۆتایە بەڵام ئەگە پرسیارەکەت لە من کرد خۆم وەڵام بمەوە من زۆر سەرنجم لەسەر دوو شتە لە وەرگێڕانە تێکستێک جوانی تێدا بێ یاخود تێکستێک تەواو ئازارێکی قوڵی تیا بێ من گرنگی بەم دوو شتە زۆر زۆرێن هەڵبەتە بۆ تێکستە مەڵانەکان کە کاری لەسەرەکەین ئەوە دوایی باسی واکەین ئەگە دەرفەت بوو لەسەر چ بنەمای کتێبی مەڵان وەرەگێڕ بەڵام کتێبی وەرگێڕان خۆم کە وەرەگێڕم لەسەر ئەم دوو بنەمایە ئایا ئەم نووسەرە یاخود ئەم کلتوری کە لێ وەرگێڕم ئەم جوانی تایە یاخود تێکستەکە ئەم ئازارە قوڵی تایە کە بیگەزمەوە من لەسەر ئەو دوو بنەمایە وەرگێڕانەکەم هەڵبەتە ئەو کاتانەشی کە داوام لێکرێت لە دەستگایەکەوە کتێبیشی دیاریکرا وەرگێڕم هەڵبەتە تۆ قوبولی ناکەی تا کتێبەکە نەخوێنیتەوە لە کاتی خوێندنەوەیە لەگەڵ هەموو جوانیانە کە بۆ یەگەڕێمی کە لە شتەکان ئەو ئازارەیە کە پێم وایە لە دەقەکەیە هەبێ بۆ وەرگێڕان کۆتا کاری وەرگێڕانە بۆ کتێبێک کردووە بە ناوی پاش بوومەلەرزەکە کە ژاپۆنیە وایە جا باسێکی ئەمەشمان بۆ بکەی پاش بوومەلەرزەکە ئایا لە پێشەنگای کتێبا بێت گرنگترین پرسیار ئەوەیە خۆشبەختانە کۆمەڵە چیرۆکی پاش بوومەلەرزەکە کۆمەڵە چیرۆکێکی نووسەری گەوری ژاپۆن هاروکی موراکامیە و خۆشبەختانە جارێکی تر هەوڵێکە بە ئاگاداری خۆی کراوە بە ئاگاداری وەرگێڕ ئینگلیزیەکەی کراوە واتە خۆی ئاگادارە و خۆی پەسەندی وەرگێڕەکەی کردووە کە با بڵێن
سیڤی من بۆی نێراوە خۆی سیڤەکەی منی بەدڵ بوو و بەرگی کتێبەکەی بۆ نێراوە بەدڵی بوو، ینی پرۆسەکە تۆزێک فەرمی و قورس بووە. کتێبەکە 6 چیرۆکە تا ڕادێک چیرۆکی درێژن، هەموو چیرۆکیشان 40 بۆ 50 لاپەڕەیە. بەڵێ لە پێشانگاش بەشدارە بێ و ئەمڕۆ ڕۆژ یەکشەمەیە، تەسەورەکەم پێم وا بێت ڕۆژی یەکشەم یا دووشەم کتێبەکە لە ناوەندی پیک بەردەستە بێت کتێبەکە. کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت پێشەنگاکە چۆن بەڕێوەچێت؟ ئایا پێشەنگاکەت بەدڵە تاوکو ئێستا؟ وڵای توانم بڵێم پێشانگا بە گشتی جژنی خوێنەرانە، جژنی وەرگێڕ و نووسەرانە کە هیوادارم وابێ و بۆ چۆنی خۆمە. لەبەر یەک دوو خاڵ، یەکێ لە خاڵەکانەوەیە کە یەک دنیا دەستگاوەکو لە پێشەکە باسکە یەک دنیا ناوەندی چاپ و بڵاوکار بەشدارن و داشکانێکی باشیان کردووە، واتە خوێنەرێک دەتوانێت بێت بەجارێک 250 دەستگا لێرە ببینێ. و یەکێک لە سوودە زۆر گرنگەکانی پێشانگا هەم بۆ خوێنەر و هەم بۆ وەرگێڕ بۆ بڵاوکراکانیش ئەو ناساندن و هاوڕێتیە کە دروستە بێت. بۆ خاوەنی دەستگاکان نووسری دڵخوازی خوێنەرەکان هێنن لێرە، خوێنەر توانێت بیان بینی ئیمزایان لەگەڵا بکە، وێنەیان لەگەڵا بگرێ. ئەو دوو خاڵەتیش کە باسم کرد، وەرگێڕانی کۆمەڵێک تێکسی زۆر باش بڵاو بێتەوە لە پێشانگا بەداشکانی زۆر باشە و یەک کۆکراوی خۆشیشە هیتە شوێنێکی دیاریکراوە کە 250 دەستگا بەجارێک لە بەردەستان. ئەوە هەواڵیش خۆشم. پرسیاری ترم بۆ دروست بوو، نایکەم بە کۆتا پرسیاری. پرسیاری ترە لە یەکەم، ئاسی خوێنەر لە ئێستادا لە کوێ ئەیبینی؟ ئایا ئاسی خوێنەران لە ئێستادا باشە؟ وڵی بە تایبەت بۆ کتێبە وەرگێڕدراوەکان. من نامەوێت لەسەر ئاستی خوێنەر قسە بکەم، بەڵام و ناڵێم خۆشبەختانە لێرەی بینین خوێنەرێکی خۆش، خوێنەرێکی زۆر هەیە، خۆشەویستی و عشقیان هەیە بۆ کتێب. و منیش یەکێکم لەو کەسانی کە پێم وایە پەیوەندی خوێنەر بە خوێندنەوە بە کتێبەوە پەیوەندیکی دانەبراوە. پێم وانییە هیچ دۆخێکی مادی، هیچ دۆخێکی سیاسی لە وڵاتە بێ ئەم پەیوەندیە بپشڕێنێ. خوێنەرێک کە عشقی کتێبە، کە کتێبی خۆشەوێ، گرنگ نییە شتەکانی تر ئایا قەیرانی موچە هەیە، قەیرانێکی سیاسی هەیە لە وڵاتە، گرنگی بۆ نایەت و ئەو پەیوەندیە نابڕێ. مەسەڵەن ئێستا شتێکی ترە وترێ ئایا گوایە سۆشەڵ میدیا وای کردووە خوێنەر بکرێتەوە، دیسانە بۆ هەمان شت. تۆ لەگەڵەوەیانیت؟ پێم وایە ئەوەی کە خوێنەرە، ئەوەی کە عشقی کتێبە ئەمێنێتەوە، گرنگ نییە هیچ هۆکارێکی دەرەکی لە دەرەوە. ئایا زۆربوونی سۆشەڵ میدیا و تۆڕی کۆمەڵایەتی چییە وا لە کالم خوێنەرە لە سۆشەڵ میدیا بکرێتەوە؟ من پێم وانە، پێم وایە خوێنەری کە کتێبە خوێنێتەوە هەری خوێنێتەوە لە هەموو دۆخێکە. زۆر باشە. کەواتە تۆش لەگەڵ و بۆچوونایی کە ئێستا زیرەکی دەستکرد نەبۆتە ئەو هۆکاری کە خوێنەرانی کتێب، عاشقانی کتێب ڕوولەکەم بوونەوە بکەن. بە بۆچوونی تۆ زیرەکی دەستکرد ئەتوانین بێتە یارمەتی دەرێک بۆ ئەوەی کە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە بتوانن خوێنەری بەشێک لە کتێبەکان بن، و کتێبانەی کە بەدەستی ناتوانانی دەستە بکەوێت بتوانانی لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە خۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بیخوێنیتەوە. ئەو مەترسی کە باسێک لە ژیری دەستکرد هەڵبەتە نازانین لە داهاتوە چێ بێ، بەڵام لە ئێستایا بۆ نمونە چەندەها بێژە دەتوانین بکە بە ژیری دەستکرد، بەڵام تا تۆ لێری بۆ ژیرێکی دەستکرد لێرە نییە. ئەگەر قەرارە ژیری دەستکرد توانی وەرگێڕام کە مەسەڵەن من بۆ وەرگێڕانەکەم، بۆ خەڵک وەرگێڕان من خوێنێتەوە، بۆ ناچن بە ژیری دەستکرد بیکەن. ئەگەر ژیری دەستکرد و چاجیبیتی ئەتوانن وێنە بکێشن و ئیلیستریشن و پێی بڵێ ئەمەوێ وێنەیەکی بە پاستێل وێنەیەکم بۆ بکێشی وێنەی فلانشت، یاخود بە وێنەی بە بۆی زەیتی فلانشتم بۆ بکەیت، بە بۆی ئاوی. ئەگەر ئەتوانن بۆ بکەن لە ئێستا ئەو هەموو شێوە کارە گەورەی لە دنیای بۆ کارەکەن، ئەو هەموو دیزاینەرە بۆ خەریک سەرقاڵی بەرگی کتێب و دروستکردنی گرافیکن بۆ، یعنی تا ئێستا پێم وانییە ژیری دەستکرد توانی بێتی مەترسیە دروستکا بۆ نەهێشتنی خوێنەر، نەهێشتنی وەرگێڕ، نەهێشتنی بێژەر، نەهێشتنی نیگارکێش و تا دوایی. وەکو ئەو ژوودرێ بۆ نمونە ژیری دەستکرد ئەوەت پێەیە کە تۆ پێشتر یاوتە پێی. بۆ نمونە هەرۆکو نکتە شتێک بڵێم، بۆ نمونە کاک بەختیار عەلی قەرارە کۆتاییم ساڵی داهاتوو ئەگەر هەڵ نەبم تێکستێکی تازە ڕوانێکی تازە دووبارە بڵاو کاتەوە. ئەگەر ئێستا من لە چاتجیپیتی بپرسم بڵێم کاک بەختیار عەلی بەتەمایە چی بڵاو کاتەوە نازانێت، چونکە کتێبەکە جارێ بوونی نییە. یعنی وەکوتم ژیری دەستکرد لەسەر ئەو بنەمایشەکە کە تۆ پێشتر پێت بەخشیوە، بەڵام ئایا ئەمە لە داهاتوە ئەتوانێت لەمانە معریفە دروستکە ئەوانە من لە ئێستا ئەوە ناتوانێت قسەی سەرکەین. بەڵام ئەتوان بڵێم تا ئێستا
ئەو مەترسیانەشی دەستکردم نەبینیەوە لەسەر وەرگێڕان یاخود وەکوتم بتوانێت جێ بە شێوەکارەکان لاقکە بژێ بە دیزانەرەکان لاقکە بە وەرگێڕەکان لاقکە و تا دوایی کاک هەڵۆ ئەم جارە کۆتا پرسیارە لێ ئاسایی ئەتوانی تاوەکو ئێستا هیچ کتێبێک هیچ بەرهەمێک هەبووە کاتە کاری وەرگێڕانی بۆ کراوە ئەوەندە بەرهەمەکەت بەلاوە جوان بووە ئەوەندە کاری وەرگێڕانەکەت لەلا جوان بووە حەزت کردبێ و بەرهەمە هی تۆ بێت تۆ کاری وەرگێڕانە بۆ بکردایە بەڵام تۆ شەر بۆ شێوەیە بوو کردایە ئەگە ئیجازەم بە دیسانە پرسیارەکەت درێژکەمەوە بە جۆرە لە جۆرەکان پێم وایە وەرگێڕ ئەوی کاوترەیە نووسەری دەقەکەیە بۆ نمونە من کاتێک کتێبێک بڵاوەکەمەوە لەسەر کتێبێک وەرگێڕم لەسەر ئەدەبیاتی جەنگ هەڵبەتەوە کتێبم زۆر خۆشەوە پێم وایە بە جۆرێک خۆشمەوەیە کە حەزم کردبێ خۆم نووسەری بم ینی بە جۆرە لە جۆرەکان نووسەرێک وەرگێڕێک کە خۆی کتێبێک هەڵبژێرێت و زۆر خۆشێ وەرەی ژێڕێت بە جۆر لە جۆرەکان ئەو حەزەی هەیە ئەو خیری هەیە کە حەسبا بریامە خۆی وەرەی بژێڕایە و پرسیارەکەی تۆ بێگومان کۆمەڵێک وەرگێڕی زۆر باشمان هەیە کە ئیتر بەجددی بە شەرمەوە تام ناوێن بێنم کە نەک کتێبێکی دیاریکراوێن کە هەموو تێکستەکانیان وەکو سەرسامیت بە تێکستەکانی بێگومان مەسەلەن مامۆستا عیسگردی مامۆستا شکر موستەفا کە ئەوە ئیتر یعنی وەرگێڕەکان هەنە جار وەکو سەرچاوە بۆیە گەڕینە وەکو دۆزینەوەی ئایا چۆن فلان ئیدیۆمیان وەرگێڕاوە فلان دەستەواژیان داناوەتەوە فلان تا دوایی و وەرگێڕەکانی ئێسش کاک مەریوان هەڵبجەیی کە وەرگێڕانەکە بۆ فارسی لە فارسیش وەرگێڕانەکە بۆ کوردی و بەڕاستی زۆرن ئەو وەرگێڕانە زۆرن کە بەو جۆرە پێیان سەرسامین و تۆزێک پرسیارەکە محتیجە داوام لێکی ناوبێنم کە ئەتوانی ناوبێنی ئەتوانی ناو نەهێنیت یعنی بەڵام بەگشتی و دەستگایانی کە زۆر لەگەڵ دەقا خەریکە بن زۆر لەگەڵ دەقا ناڵم سانسۆرەکەن بەڵام لەگەڵ دەقەکە هیلاکە بن بۆ بڵاوبوونەوە بەگشتی و دەستگایانە هەستی پێکی وەرگێڕانەکانیان یاخود تا بەرهەمە نووسەر بڵاوکراوەکانیان بەرهەمە نووسینەکانیان تێکستە خۆماڵەکانیان تێکستی زۆر باش و بەپێزن کە خوێنەوەیان بەجددی بە چێژە و هەستەکەی خزمەتێک بە کتێبخانی کوردیەکات دەستە خۆش بە کاک هەڵۆ ئێمە هیچ شتێکمان نەماوە ئەگەر تۆ شتێکت ما بە بیڵێ لە کۆتاییە سوپاس بۆ ڕاستی منیش نەماوە بەڵام لەسەر وەرگێڕانی کتێبی مناڵان پێم خۆش شتێک بڵێم لە ئێستەیە ئەمە کوتکایەکیش کە لە ئێستەیە کەمترین ئیش لەسەر ئەدەبیاتی مناڵان نەکرێ ڕەنگە لەم پێشانگای لە 250 دەستگایە بگەڕێ هەڵبەتە بە شانازیەوە ڕێگەم بێ بڵێم جگەل لە ناوەندی ئێمە لێرەی ناوەندی بەفر کەمترین ناوەندی لێ کتێبی مناڵانیان هەبێ کە لە کاتێکە ئێمە هەمومان پێمان وایە مناڵ داهاتوون و نازانم ئەستێری گەشی ئەم وڵاتن و ئەم شعرانە تا دوایی بەڵام لە پێشانگایشی ئەوە سێرەکەیت لەو هەموو کتێبە هەمووی ناگاتە ڕەنگە نەگاتە 200 کتێبی مناڵان هەیە وەکو تکایەک داواکارم کتێبی مناڵان زیاتر ئیشی لەسەر کرێ و زیاتریش ئەوەی کەوترێ حکومەت وولانی پەیوەندیدار و میدیاکانیش تا بتوانن ئیشی زیاتر لەسەر ئەدەبیات و کاری مناڵان کەن بەگشتی دەستە خۆش بە کاک هەڵۆ زۆر سپاس بۆ تۆ کام ئێوارە لە کورسات مەگەزین لەگەڵ ئێمە بوو سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووم قوربان زۆر سپاس